مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان لەم سەردەمەدا لە هەموو شوێنێکی جیهاندا هەن. دەکرێت ئامرازێکی بەسوود بن بۆ ژیانی ڕۆژانەمان، بەڵام هەروەها دەتوانن کێشەش دروست بکەن، بەتایبەتی کاتێک منداڵان بەکاریان دەهێنن. وەک باوان چۆن یارمەتی منداڵەکانمان بدەین بۆ ئەوەی بە سەلامەتی لە جیهانی دیجیتاڵیدا بگەڕن. لێرەدا 5 ئامۆژگاری دەخەینە ڕوو. ئامۆژگاری یەکەم، بەمەبەست دەست پێ بکە. پێش ئەوەی مۆبایل بە منداڵەکەت بدەیت لە خۆت بپرسە بۆچی پێویستی پێیەتی. ئەگەر تەنها بۆ پەیوەندیکردنە، مۆبایلێکی سادە بەبێ ئینتەرنێت باشە، وەکو سەرەتا. دەتوانێت تایبەتمەندی زیاد بکەیت لەگەڵ گەورەبوونی تەمەنیدا و نیشاندانی بەرپرسیارەتی. ئامۆژگاری دووەم، سنووری ڕوون دابنێ. یاسا بۆ بەکارهێنانی مۆبایل دابنێ. دیاری بکە کە کەی و لەکوێ دەتوانرێت مۆبایل بەکاربهێنرێت. بۆ نمونە، قەدەغەکردنی بەکارهێنانی لە کاتی نان خواردن یان لە ژووری نووستن لە شەوان. کاتێکی دیاریکراو دابنێ بۆ شاشەکان و ژینگێکی بەبێ تەکنۆلۆژیا دروست بکە بۆ هاندانی ڕەفتاری تەندروست و بەسەربردنی کات لەگەڵ خێزان. ئامۆژگاری سێم، باسی مەترسیەکانی تۆڕی کۆمەڵایەتی بکە. گفتوگۆیەکی کراوە بکە دەربارەی کاریگەریەکانی تۆڕە کۆمەڵایەتەکان. باز لە کاریگەری نەرێنەکانی وەک زیادکردنی دڵڕاوکێ، خەمۆکی و کێشەکانی خەو. یارمەتی منداڵەکەت بدە لە تێگەشتنی فشاری بەراوردکردن و سروشتی ئالوودەبوونی ئەم پلاتفۆرمانە. ئامۆژگاری ژمارە 4، با پەیوەندیەکەت بەردەوام بێت. بە بەردەوامی پرسیاری ئەزموونەکانی لەسەر ئینتەرنێت بکە. بپرسە چێژ لە چی وەردەگرێت، چی بێزاری دەکات و هەست بە چی دەکات. با منداڵەکەت بزانێت کە تۆ گوێی لێ دەگریت بەبێ حکومدان. ئامۆژگاری 5، تۆ نمونە بە. منداڵەکانت بە چاولێکردنی ڕەفتارەکانت فێر دەبن. ئاگاداری بەکارهێنانی مۆبایلەکەت بە و ڕێسایەکی خێزانی دابنێ بۆ کاتەکانی دوورکەوتنەوە لە بەکارهێنانی مۆبایل، وەک لە کاتی نان خواردن یان گەشتەکان. نیشاندانی ڕەفتاری تەندروست لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا گرنگە بۆ منداڵان. دەتوانیت یارمەتی منداڵەکەت بدەیت بە سەلامەتی لە جیهانی دیجیتاڵیدا بگەڕێت، بە دانانی سنوور و سەرنجپێدانی بەردەوام.